مامۆستایان لە کوردستان چینێکی زیندوون 10 ساڵی ڕاوڕوو سەلماندیان کە چینێکن داکۆکی لە مافەکانیانەکەن و بوونە سەرمەشقی داکۆکیکردن لە موچەخۆران لە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەم چینە چینێکی گوێلێگراون چونکە پەروەردەی مناڵەکانمانەکەن و بەو هۆیەوە کە لە قوتابخانەکان پەروەردەی مناڵەکانەکەن زۆرجار لە کۆبنەوەکانیان لەگەڵ دایک و باوکانە ڕایەڵێکی چاکیان دروست کردووە. ئەکرێ ئەم چینە کە مجتەمەع کۆمەلگا گوێلێگرێ بتوانن ڕۆڵێکی چاک ببین. ئەم پرسە لەژێر ناونشانی وشیاری سیاسی ڕۆڵی مامۆستا لە وشیاری سیاسی کۆمەلگادا پێم وایە تا ڕادەیەکی چاک ڕۆڵی خۆیان بینیوە و چینێک بوون کە داکۆکیان لە مافەکانی خەڵکراوە مافانەی کە دەسەڵات زەوتی کردووە و مامۆستایانیش هەستیان بەستەم کردووە. من بۆ خۆم داوایان لێکەم لەسەر ئەو ڕیتمە بەردەوام بن داکۆکیەکەرێکی سەرسەختی موچەی خۆیان و موچەی موچەخۆرانی تر بن.